بنکەی چاودێری بازرگانی بەردەڕەژ نرخی 1 کیلۆ گۆشتی سووری نێرمە بە 13,000 دینار و هێستێک بە 11,000 دینار دیاری کرد. گۆشتفرۆشەکانی بەردەڕەشیش لەم بڕیارە ناڕازین، دوکانەکانی خۆیان داخستووە. پێشتر گۆلک هەرزان بوو، چێلۆمان دەکری بە 4.5 و 4 عاشی بە 11 و 13 دەری دەینە، بەس ئێستا چێلۆ بیتە 7,000 6.5 چێلۆ بە 4 لە سەمە دەوەستەوە، ئێمەش بە 11 دەفرۆشت، هەر بە خەسار هەموو ڕۆژ ناوی وەنیە؟ تقریبان ئەوە 10 ڕۆژەیە عازلمان کردە 10 ڕۆژ، هەر خەسار بین مەزبور بین عازل کرد وەیە خام دەلێت سعرەکە ئەوەیە لامو جێشەوە لە کەلەکسی چێلۆ بە 15 لە کەلەشی بە 15 لەمو جێشگرانە بەس بەردەڕەش دارەتیەوە عادی بەردەڕەشە چێلۆ 15,000. 2 هەفتەیە لە بەردەڕاژ گۆشتی سوور بە زەحمەت بەدەست دەکەوێت. 12 گۆشتفرۆش لە سەنتەری قەزای بەردەڕاژ لە بەرامبەر ئەو نرخەی کە قایمقامێتی قەزای بەردەڕەش دیاری کردووە دوکانەکانیان داخستووە. ئێستا حیوان گرانبیە سعرەمە هەرزانە کە حیوانش گران بوو لۆمە دەرنانی بۆ سعرەی چەندە داوامان کردێت چنە قایمەقامی لێژنی ئابووری لۆمە گرانکەن بێشۆلە. ئێستا ئەوە لە عەسەنیە لە چڕەیە ئەو مەنتەقە سونووری قەزای بەردەڕەشی لە کەلێکی دارەتووە هەمووی گرانە 12 و 15 ئێمە 11 و 13 وڵا بۆ سعری لۆمە دەرنانی ئەوڕۆ لە هەولێر بیمە بێ حیوان گەڕایتمەوە و بمانە حیوانێک کچکە سەربڕین بەرە هەر دەرناینیت لە ناو هەولێر 7,000 هەفتکەن ڕوبعکە ئێستا بۆ 15 فرۆش ئەوما پێ نافرۆشترە دەرنانیت. گۆشت فرۆش تقریبان 12 دوکان ئێمە ئێستا هەمووی عەزلین، یعنی ئەوە بلێمە مانگ زیاترە ئێمە هەر خەسارەیە. سەردانی قایمقامەتی قەزای بەردەڕەشمان کرد بۆ گەیاندنی کێشەی گۆشتفرۆشەکان، بەڵام ئامادە نەبوون لەسەر کێشەی گۆشتفرۆشەکان هیچ لێدوانێک بدان. لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی کشتوکاڵ پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و بەهۆی بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بڕیاردرا بە باج و ڕسومات لەسەر هاوردەکردنی ئاژەڵی زیندوو هەڵبگیرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.